بەناوی خوای بەخشندەی میرەبان سڵاوتان لەبێ بینەرانی خۆشەویست خۆم بە خۆشحاڵەزانم لەم دیدارە تایبەتەدا بە ئێوەی خۆشەویست ئەگەمەوە کە یەکێک لە سەرکردە دیارەکانی هەرێمی کوردستان کە ڕۆڵ و جێپەنجەی هەیە لە بزاوتی ئیسلامیە هەر لە سەرەتای دروست بوونی بزاوتی ئیسلامی لە هەرێمی کوردستان ڕۆڵی هەبووە و گەنجێتی و لاوێتی خۆی لە بزاوتی ئیسلامیە سرف کردووە و ڕیشی ڕەشی تێدا سپی کردووە. ئەویش بەڕێز کاک حاجی کامیلی حاجی عەلی ڕابەری گشتی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستانە. کاک حاجی سوپاس بۆم دەرفەتەی بێمەدە. دەستخۆشیتان لێکم بەخێر بێن. زۆر سپاس. کاک حاجیەکە بگەڕینەوە بۆ مێژوو. بەڕێزت یەکێکی لە دامەزرێنەرانی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی لە ساڵی 1970 چۆن بوو ئەو پۆلە لە زانا و لە کەسایەتی بڕیارتاندا بزوتنەوەیەکی لەو شێوەیە دروستکەن کە لەو سەردەمەدا هەڵە نەبم ڕەوتی عەلمانێت ڕەوتی مارکسیێت ڕۆڵێکی زۆر گەورەی هەبوو. ئەگەر سەرگوزشتێکم بۆ بگێڕیتەوە لەو بارەوە چۆن بووم بڕیارەتاندا لەگەڵ شوێیان بڕیارەتاندا چۆن دروست بووم بزوتنەوەی. بەناوی خوای بەخشندەی میهرەبان سەڵات و سەلام لەسەر گیانی پاکی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەو نیەتە پاکە ئەو هەستا کە زوڵمی ئەفلەقیەکان ڕۆژ بە ڕۆژ زیاترە بوو لەسەر ئەم میلەتە ئەوە بزاتی ڕزگاری خوازی کوردی ماوەیەک خەریکی ئەو خەبات و تێکۆشانە بوون دژ بە ستەم و ستەمکاری لەسەر میلەتەکەمان و لەسەر هەموو عێراق. ئێمەش وەکو نێتپاکی خۆمان و ئەو شێوازەی کە پێشتر بوو میلەتەکەمان میلەتێکی موسڵمانە و باسیشان ئەکرد ئەیانە و خەڵکێک کە بە ناوی ئیسلام و قسەیەکە لە مزگەوتەکان و ئەوانە ئێمەش ئەو نەتەمان هێنا بوون هێنا حرەکەت تەشخیصی کەسانێکمان کرد کە ئەو ئاواتەیان هەیە ئەو هەدەفەیان هەیە چونکی ئێمە و خۆمان خاوەنی پەیامێکین کە پەیامی خوای پەروەردگارە بۆ هەموو مرۆڤایەتی. ئەم گەلەش خۆی بە مسلمان نەزانێ طبعا هەتا ئەو خەڵکانێکی کەوا بە ناوی ئەحزابەوە قەومی بێ ئەلمانی بێ سۆشیالیستی بێ هەسێ بێ بڕۆ لەگەڵی قسە بکە ئەڵێ مژ مسلمانم. بەڵام مسلمانەتی ئەوەیە ئیلتیزام بوون ئیسلام بوون یعنی ڕەزامەندی بە فەرمانەکانی خوا یانی هەڵوێز وەرگرتن یانی ئیسلامێک وژگیریە بۆ هەموو شتەکان یعنی زیندوو ڕاگرتنی سونەتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە چی لە کردار و گفتار و ئیقراریا. سوپاس بۆخوا جوهدێکی زۆر کرا بە شێوازێکی نهێنی ئەو کاتانە پەیوەندی دروست بوو پەیوەندی ئەشخاص پەیوەندیەکان مەکتەبی تەنزیمەمان دروست کرد مەقەڕی مەکتەبەکە لێرە بوو لە سلێمانی شای سلێمانی بەڵێ ماوەیەکی زۆر کۆبوونەوە ئۆشتانە کرا. دوای ئەوە لەگەڵ مامۆسایانی ئاینی لە پێشاوە هەروەها ئەو کەسانەی کە شێوازێکی تێگەیشتنێکی ئیسلامیان هەبوو دەورێکی باشیان هەبوو قسە و باس ئەکرا یعنی لەو کاتانە تەشخیصی ئەگەر کەسێکمان کردایە بەهاتایە و نەهاتایە وەکو یەکوا چونکی ئەگەر نەهاتایە ئەم شتین نەیەدرکان بیش هاتایە نور عەلا نور. چونکی تەشخیصکردن زۆر مهمە زۆر زۆر مهم. دوای ئەوە تقریباً ماوەیەک بەوە ڕۆشتین چونکی ئینسان کە بێەوە شۆڕشکە سەرەتا ئەبێت تەنزیمی نهێنی هەبێت. ئێوەش بەنهێنی دەستان پێ بەڵێ بەو تەنزیمە نهێنیە زۆر مهمە. اینجا لە ڕووی ڕۆحیشەوە ئەو ئینسانانە ئەبێ ڕۆحێکی ئیسلامی باشیان هەبێت لە ڕووی هەیەوە یعنی تێگەیشتنێکی باشیان هەبێت لە ئیسلامەتیە
لە ڕووی ڕۆحیەوە کامل بوو بن ینی ناڵێم هەموو کەس کامڵە بێ بەڵام بای ئەوە نەبن کە چووە سەنگەری جیهاد شکست نەبا مەقاومە بکا بووی چونکی واعید لهم ما استطاعوا من قوة يعني إعداد لبشريتها زور مهمة لإنسان كان زور مهمة أول جواني يكفي قال جواني بكاني جهاد يمش برنامج كما نام يزور تفصيلي بمية أشتا كمكتبي تنظيم ما ندرس كدواي إعلاني أو ما كوا إعلاني جهاد كين صالي نصو هشتا وشوار مامۆستا ببوورە بەر لەوەی بگەینە ساڵی 1964 ئەمەوێ لێرەیە بەر لەو ساڵە ئەو دەستەی کە ئێوە بڕیارتاندا بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی دروستکەن کێ بوون ئەو کەسانە بە دیاریکراوی کەسە دیارەکان و ڕابەری ئەو کاتە چێ بوو ئێمە وەکو تەنزیماتی ناو شار لە سلێمانیا مامۆستا شێخ عەبدولەتیف بوو واژەیی بەرزنجی بەرزنیشە حسنی حەمەخانی بوو کاکەمەل دڵپەمووی بوو حاجی نەورەسی بوو مامۆستا هینالی بوو مامۆستا عەلی سەلاجە بوو زۆر مامۆستای تریش هەن ئێستاش هەر هەن لەوانێ ئێستاش نەیانەوێ بڵێنێمە ئەوەی لە هەموو شوێنەکانی تریش هەبوون بەڵام وەکو کۆبوونەوە مەسەلە مامۆستایە حتا مەسەلەیەکی لە ڕووی سۆفیەتی و ڕۆحیەتیەوە کاک حاجی ئەحمەوی عەبەدەلاک ئەویشە بوو ئەو برانە دەورێکی باشیان هەبوو و هەندێک کەس کەوا وەکو بڵین وەکو باسم کرد تەخزی ڕۆحی و پابەند بە سونەتەکان و ئەوانە لە مزگەوتەکانە ئەوانەشمان تەشخیص کرد بوو کۆبوونەوەی مەکتەبی تەنزیم هەوڵمان نێدا هەمووی بێت تقريبا مجموعة جاري وابو دكاس نوكاس هشكاس مثلا لبروا چونکی ئەو شتانە کە دەرەچوو پاراستنی ئینسانەکانی زۆر بەس بوو زۆر مهم بوو خەڵکیش مەسەلەن هەموو جارێ خەڵکێ بچاتە شوێنە یا شوێنێ بەڵام جاری واژە بوو ئێمە ماڵەکانمانە گۆڕی زۆر جار لە مزگەوتی عەلی بۆ پاراستنیان بۆ پاراستن مزگەوتی عەلی کەمان ماڵی مەسەلەن کە حەسەن ماڵی هەر لە سەردەمی ڕێخستنا بوو ڕابەری گشتیتان دیاری کرد مامۆستا شێخ نەخێر هەر بەڵام وەکو کۆبوونەوەی تەنزیمان پێکەوە کردووە باشە با بچینە ساڵی 1984 کە لەو کاتێ هێزی چەکدارتان دروست کرد بە ناوی لەشکری قورئان ئەمە چۆن بڕیارتاندا و کۆنگرەتان بەستە بوو ئەو کاتە ڕابەرتان دیاری کرده بوو ئەو کاتە کە ئەو ئیعلانە کرا چونکی ئیعلانی جیهاد کرا هەروە بە فتوادانێکی زەلامی یا دوو زەلام نابێ یعنی مەسەڵەن گرنگە شتەکە چونکی مەسەلەی خوێنی تایە مەسەلەی دەربەدەری و ناخۆشی و ماڵوێرانی و ئۆشتانەی تایە بەڵێ کۆنگرەیە کرا مامۆستا شێخ محەمەدی بەرزنجی دانرا بە ڕابەری بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی دوای ئەوەش دوای ساڵێش شتێکی وای بەسەر چوو بریارماندا مامۆستا شێخ عەبدولەتیف بچێتە دەرەوە یانی دەوترێت دوو ساڵێک وابزانم مامۆستا شێخ محەممەد بەرزنجی ڕابەری گشتی بزوتنەوە بێت دوای ئەوە ینی ئەمە بۆ مێژووەڵێم تاکە هێزی ئیسلامی بووە لە هەرێمی کوردستان نەک هێزی ئیسلامی لە ناو هەموو هێزەکانە کە دەستا و دەستی دەسەڵاتی بەو شێوە ئاشتیە کردووە مامۆستا شێخ عەبدولەتیف واژەی مامۆستا شێخ محەممەد جێگاکەی بۆ جێڵێ ئەڵێ لەبەرەوە بۆ توێتی کە ئەم کەسێکی خوێنەوارە ماسەری هەبووە لەو کاتێ ئەم چیرۆکە چۆن بۆم گۆڕ دەستا و دەستی دەسەڵات ئەم ڕۆشت بۆ ئەوێ مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی هەر وەکو کاری ئادابی مەلایەتی ئادابی ئیسلامی ئادابی ئەوەی کەوا چیە لە چێ باشتر بێ خۆی ئەو ئیسارەی کرد لە کۆبوونەوەیکی عام لە خوێنگرەیەکە مامۆستا شێخ عەبدولەتیف بە ڕەحمەت بن هەردووکیان چۆ شوێنەکەی ئەو لەوێرە بریار دراکەوە مامۆستا شێخ عەبدولەتیف بێ بە ڕابەری بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی بە کۆنگرە کرا یاخود بە وەڵی شێوازێکی کۆبوونەوەیکی گشتی تقریبا ناومان ناوە کۆنگرە ئەوانە زۆر باش
باشە ساڵی 1970 بەڵێ بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی بەڵێ ناوەکەی گۆڕێ بە بزوتنەوەی ئیسلامی بەڵێ ئەمە چۆن ڕوویدا؟ ئەمە ئەو مامۆستا ڕێزانە وەکو مامۆستا منە عوسمان و مامۆستا منە عەلی و مامۆستا شێخ سەدیقی سەرگەرت و مامۆستا منە ئەحمەد و ئەوانە ئێمە هەر خۆمان پەیوەندیشتیمان هەر هەبوو عەلاقەیەکی منتیقی و عەلاقەیەکی ئیسلامی و اینجا مامۆستا منە عوسمان بەڕاستی منتیق ناسرا بوو بە پیاوێکی یعنی ڕوحانی پیاوێکی ئەوەی کەەوە هەموو منتیقەکە خۆش ئەویست کە چوون بۆ ئەوێ لەوێت لەگەڵیانە ئەو برانی خۆمان خەریکیان بوون ئەو مامۆستا ئەو برادەرانی کە لێ بوون چەند جار چوون هاتوچیان کردووە دوای کە هاتن من خۆم لە کۆبوونەوەکا بووم دانیشتین بریار درا کە جەنابی مامۆستا منە عوسمان خۆیشی بریاریدا کەەوە مامۆستا کە مامۆستا هاتووە چونکی ئەو ئیسارەیە ئەو لێبوردەیە تەنها لەو خەڵکە مسلمانە هەیە کە پۆست و شتیان نەیویست بە کامیان ئیشەکە ئەڕوا ئەوان ئەخسە شوێنەکەی خۆی ئەوە مەسەلەکە ئەوە بووە ینی ئەوە مامۆستا دانیشت بوون یعنی وەکو شەرعیەت هەڵسایەوە و قسەی کرد و وتی ئەوە من تەنازولەکەم لەمەی خۆم مەبەستە ماوە شێخ عەبدولەتیف تەسلیمی مامۆستا منە عوسمانی مەکرد اینجا ئەوەی ئەو یەک لە دواییەکە تا ئێستا بەو تەمەنەی بزوتنەوە بەو تەمەنە تقریباً 7-8 ڕابەر گۆڕاوە ئێمە گوێمان نەیەوە ئایا کۆنگرە بکەین نەیکەین کۆنگرەکان کراوە و بە ئازادانە ڕێی دراوە و ڕابەرێک ئەگەر مەسەلەن قسە و باسێکی بێ یا خۆی مەسەلەن تااقەتی نەبوو بێ یا مەسلحە دوا بووە بەرژەندوا بە شوێنەکەی گەشتە بۆ باش بۆ ئەوێتر و بەڵام هەندێک جار دوای ئەو دوانە بە هەڵبژاردن بوو کاتی خۆی لە کۆنگرا ڕابەر دیاری نەیەکرا کۆنگرە شورای دیاری ئەکرد لەناو شورا ڕابەرەکە دیاریەکرا زۆرینە چەند بوو بە زۆرینە مەسەلەن لەو سەردەمەدا ئەمە بە دەرفەت دەزانم مامۆستا لەو سەردەمەدا هیچ حیزبێکی کوردی هەبوو بەو شێوازە پۆستی یەکەمی حیزبەکە بەو شێوازە تەسلیم بە کەسێکی تری بکە نەمان بینیەوە من بەتەمەنی من ئەو پاڵنەرە چی بوو وایە کرد کە مامۆستا شێخ محەممەد جێهێش بۆ کاک شێخ ئەو مەسەلەی ئیمان بووە مەسەلەی خۆی بینیەوە و مامۆستاکەی کەشی بینیوە حەزی کردووە مەسەلەن ئەو بچێتە شوێنەکەی ئەو بەڵام نەک هەر ئەو بە ئارەزوی خۆی بڵێ بە هاتووە مشاوەری کردووە ڕاوێژی کردووە بەو مامۆستا و بەو برا و ئەندامانەی کە لە دەوروبەریان بوون گەڵەڵی شتەکەیان کردووە دوایی بە شتێکی عام بریاری بۆ سەدرا زۆر باش هەر لەو سەردەمەدا پێم خۆشە لە ڕۆ میدیایەکەشەوە پرسیارێ بکەم ینی ئێوە لەگەڵەوەی کە هێزتان هەبوو هێزی چەکداریتانە بۆ بڕیاری ژیاتان داوە بەڵام لەو سەردەمەشە لایەنی میدیاییتان فەرامۆژ نەکردووە ینی بۆ نمونە گۆڤاری زۆرتان دەکردوێکی لەو گۆڤارە دیارانە کە ئەویش ینی من کۆکراوەتەوە گۆڤاری ئاسۆی ئیسلامە ئەم گۆڤارە چەند عەدەدی لێ دەرچوو چۆن بوو بڕیارتاندا کە گۆڤاری لەو شێوەیە دەرکەن لە ڕووی میدیاییشەوە خەڵک هۆشیار کرێتەوە ئەوانە سەرگوزشتەی ئەم گۆڤارە هەڵە نەبم وابزانام سەرنووسەرەکەی ساڵی 1965 بەڕێز ئازاد بەرزنجی بوو هەڵە نەبێت شەهید دەبێت ئەو مەسەلەی گۆڤار ئێمە وەکو لە جیهادا بووین لە داوەشا بووین هەردوو بوعدەکەدا بەشی پەروەردە و بەشی جیهاد چونکی ئینسان حاڵی نەبێت لە ئیسلام تێ نەگەشت بێ علمی سیاسی شریعەت نەزانێ علمی شەریعەتی پێ نەبێ هەر تەنها قیتال نییە لەبەرەوە ئەو دایم هەوڵماندا لە ڕووی ڕاگەیاندن و ئەوانە الحەمدولله دەستکرابەوە بە تایبەتی ئەو گۆڤاری کە باسی یەکەی گۆڤاری باوەڕمان هەبوو باسە ئیسلاممان هەبوو ئاڵای ئیسلامیشە بوو کە پەیوەندی ئیسلامی دەریەکرد ئەوەی قوتاب خوێندکاران ئەوانش هەر لە لای ئێمەوە چوون لە ئەوروپا بن دکتۆرکا و ئازاد گەرمیانی و ئەوانە بوون چونکی ئێمە هاتوون بۆ لای ئێمە قسەمان کردووە
اینجا یەکێک لەو گۆڤارە گەورانە کە دوایی دەرکرا نەفیر بوو نەفیر بە هەموو عالەمی عەرەبی چوو بۆ ئەمە نار بۆ دنیا عەرەبی بوو عەرەبی بوو لە پاکستان دەرەچوو لەکوێ بەس ئیشە میدیایەکەیەکرا هەر لە لای ئێوەوە یاخود نەخێ لە دەروی وڵات چونکە هی خۆمان بوون لەوێ هەر لەوێ دەفتەرمان هەبوو لەوێ دەفتەرمان هەبوو وەکو بڵێن مەکتەب نووسینگە لەوێ پیانەوە دەفتەر بۆچی نەما وەڵی ئەترەوە هەموو شتێ بەعزەمە شت دێتە پێشەوە لەوانەیە هەندێک زروفی تایبەتی خۆی هەبوو زۆر باش ساڵی 1970 بزوتنەوەی ئیسلامی دروستەکەن دوایەوە وردە نزیکە بینەوە لە ڕاپەڕین ڕۆڵی بزوتنەوەی ئیسلامی لەو کاتەیە وەکو هێزێکی گەورەی چەکدار بۆ دۆزی گەلی کورد چۆن بوو و ئەو دەستە جەمیعیە برایەتیەتان چۆن دروست کرد و بەشداریکی کاراش بوو لەوەی کە ئەو بەڕێزی شت یەکێک بوو لەو کەسانە ئەگەر سەرگوزشتێکی ئەوش بۆ بگێڕێت دەربارەی ئەو دوای ئەو هەشتا ئەوانە بزوتنەوەی ئیسلامی فراوانتر بوو زیاتر دەنگیایەوە بۆ تایبەتی لە کیمیایی بارانی هەڵەبجە دەورێکی باشی بینی بزوتنەوەی ئیسلامی ئەو کاتە و ئەعلامیەکان کە هاتن لە وڵاتانی دەرەوە من خۆم یەک دوانێکی ئەجنەبی هەبوو خەڵکی ئەڵمانیا بوون خۆم هێنانم بۆ هەڵەبجە ئێمە سوپاسێکی جمهوری و خەڵکی ئێران و جمهوری ئیسلامی بکەین کە مەجالیاندا ئەو خەڵکە بێت چون چەندەهای ساڵە حزبی بەعەس ئەو میلەتەی ئەچەوسانەوە کەس پێی نەیەزانی بەڵام ئەوە وای کردکەوە عالەم بزانێکەوە ئەم زاڵمەی بەغا ئەوەی کردو لەم میلەتە حتا ئەوانەی کەوا مەسەلەن ئەو چەکەیان بۆ نار لە وڵاتانی ئەوروپی بن اعترافیان نەیەکە لە مەسەلەن بەشت لەبەر ئەوە دوای ئەوەشکە ئەو مەسەلەی ڕاپەڕین و ئەوانە هات پێش ئەوە ئێمە لەگەڵ بەرەی کوردستانی هەبوو ئێمە لەگەڵ بەرەی کوردستانی دانیشتین و ئێمە وەکو لیژنەیەکی خۆمان منیش بووم مامەسە عەلی باپیر بوو مامەسە مەقدیر بوو مامەسە ئەحمەد کاکە مەحموود چوینە سەقس قرار بوو پارتی ویکێتی دانیشین ئێمە دانیشتن دەوێت لە ماڵی چەتۆ حەوێزی کاتی خۆی مەسئولی علاقاتی ئێوە بوو ئێمە چەند خاڵێکمان نووسی 12 خاڵ قەناعەت و هەبێ هەر 12 خاڵەکەی ئێمەیان پەسەند کرد بۆ ئەو شتانەی کەوا ئەمانەوە مەسەلەن تۆڵە نەسەرنجێ جارێ ئەمە کورد ئەبێ هەموو بەشدار بێت مەسەلەن دەستگاکانی حکومەت یەک نەدرێ مولکی میلەتە زۆر لەو خەڵانە ئەلموهیم ڕۆشتین کە ڕۆشتیشین ئەوە بووکەوە ئێمە هەمومان خۆی شتێکی پێش ڕاپەڕینەکە شتێک هەبوو لە کوردستان مەسەلەن تەنزیمی ئیسلامی تەنزیمی پارتی یەکێتی حرەکەی ئیسلامی و کاتە حرەک بوو کەس خەبەری لە کەس نەیە هەمووی حەزیە کرد بچێ بۆ شوێنێک و سەرکەوتوو بێ وەکو ئێستا نییە خەڵک ڕقەتی لە یەکتری وەکو ئێستا نییە هەولێر و سلێمانی پێشنیارێکی چاکەن ئەو بە قبوڵینی و ئەم قبوڵێتی ئەم دوو دەسەڵاتێک کە ئێستا وایان کردووە میلەتەکەش ئینتیمای نیشتیمانی نەماوە لەبەرەوە ئەو کاتە هەر کەسێ مەسەلەن هەرچێکی بکردایە مادەم دوژمنێک هەبوو یەک دوژمن هەموو پێکەوە لە ڕاپەڕینەکەیش هەموو هەروە بۆ ئێمەش دەوری باشمان بینی مەسەلەی حتا معسکەر خالید خانەقین کوێ ئەمانە شەهیدێکی زۆرماندا و لەگەڵ ئەو هەموو مەسەلی خەڵکی کوردستان هەموو پێکەوە بە یەک دەنگ بە یەک ڕنگ ئەویان لە بن هێنا و بەرەو کوردستانیان بەچۆڵ کرد و تا ئەو مدەی ساڵی 91 و ئەو شتانە ڕاست بە هەنگاوێکی سەرعتر بنین حکوومەت یێرەم دروست بوو ئەو ڕاپەڕین تا حکوومەت یێرەم دروست بوو بەڕێزت هەڵەبژێڕی وەکو وەزیر لە بەشداربووی بزوتنەوەی ئیسلامی بەڕێستان نەکرێنە وەزیری ئەوقاف ئەلێرەوە ئەمەوێ بزانم کە جیاوازی بەڕێزت وەکو وەزیری ئەوقاف لەگەڵ وەزیرەکانی تری کە سەر بەدەسەڵات بوون لە چیە خۆیە بینیەوە بیستوشمە و زۆر پرسیاریشم کرد کە تۆ
دەرگات هەمیشە کرابووە پرسگەت نەبووە لەوەی کە کەسێک بێ و ڕابگیری و ئەوانە. ئەمەوێت بزانم لە سەردەمی توە هیچ وتاربێژێک دوور خرایەوە، لە سەردەمی توە هیچ مزگەوتێک داخرا، لە سەردەمی توە هیچ پرۆژەیەکی ئیسلامی پاکی کەوت و ئەشمەوێت ئەو سەرگوزشتێن بۆ بگەڕیتەوە کە چۆن بوو لە بەشداری. بەنسبەت ئەوە من لە دوو کابینەکەی کاگنتۆ بەرهەم و کاگنەچیر بەشدار بووم وەزیرێکم وەکو بڵێن مۆزەفێکی دڵسۆزی ئەو حکومەتە ئاوا مامەڵە مامەڵەم کردووە فەرقی کەسم نەکردووە و وەکو تیمی ئیشمان کردووە پێکەوە لەگەڵ بەڕێوەبەراتێک گشتیەکان بەڕێوەبەراتەکانی تر دەستگاکانی تر و خەڵکی ئەوێ خۆیان شاهیدی ئەدەن مامۆسایانی کوردستان شایەتی دەدەن کە من بۆ ئەو کارەی کە ئەوە ئەرکی من بوو ئەرکی خۆم بوو کە من چوومە ئەو ئیشە بگرمە دەست ئاواتم بوو چونکی مادەم ئیشی من بوو زەوقم لەسەری بوو اینجا بەرنامەی وەزارەتەکان هەیە بەرنامە لە پەرلەمان دانراوە ئەو بەرنامەی قانونی یانزەی پێڵێن 2007 کە دانرابوو لە پەرلەمان بەرنامەیەکی جوان بوو ئەو کەسەی کە ئەبێ وەزیر من ئەوەی ئەو قاوەڵێم لەو کاتە ئەو مەجموعە برایی کە پەرلەمان بوون لەوێ یعنی وەکو بڵین کەسێکی تایبەت بوون لەوێ ئەو جۆدیان کردبوو ئەو شێوازی ئەو قانەوەیان دانابوو ینی هەر کەسێکی من خۆشم بێ برایەکی تریژ بێ بچێت لەوێ هەر ئەوە شێوازێکی ئەوە دانێت مەسلحەیتایە اینجا ئێمە لەوێ مەسلەی یەزیدیەکانی تیا بوو مەسیحیەکانی تیا بوو بەڕێوەبەرایەتی گشتیان هەبوو ئەتوانم بڵێن ئەوان زۆر ڕازیتر بوون لە خەڵکی خۆمان ئەوە چونکی من ئیسلامەتی وەکو بڵێن ئەو نیزامە جوانەی کە ئیسلام هەیەی جاری وا بوو لە پێش من لەوانی هەندێکیان هەتانی لەو کاتە زۆری ئەوان لە دۆکو ئەوانە تاعینمانەکردن یا شتێکی وا بۆ شێوازن لەبەرەوە مەسلەی مزگەوت تقریبا ئێمە لەوانەیە لەو تەمەنەی منە 5,000 مزگەوت تۆمار کراوە شردنی هەمووی تاوە بێ بەڵام مەسلەی مەراکزی تەحفیزی قورئان لەو پێش هەر نەبوو ئێمە هێنامان چونکی ئەو خەڵکەی ئێمە هەمووی مسلمانە ئەگەر لە ئیسلامەکە بگا ئەم کێشە و ئەو شتانەی کە ئێستا هەیە نابێت بێ لەبەر ئەوە بەڕێزەکانم من بە جەماوەری کوردستانیش کە مادەم مسلمانە ئەبێ ئیلتیزامی هەبێ بە دینی خواوە ئەبێ پامبەت بێ بە فەرمانەکانی خوا خۆشەویستی خوا و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە هەموو شتێ خۆشتری بێ لەبەر ئەوە بەو شێوازە ئێمە ئەتوانین خزمەتی خۆمان بکەین خزمەتی قەومی خۆمان بکەین خزمەتی نیشتیمانەکەمان بکەین بەنسبەت فەسڵکردن و ئەوانە شتیوە ئەگەر مەسەلەن غەیرە قانونیەک هەبێ غەیر تعلیماتێک هەبێ بەپێی مەسەلەن نەجوڵای بێتەوە بانمان کردو و نەسیحەت کرا و قسەمان کردو بەعکسیش و هەندێک مامۆستا فەسڵ کرابوون ئێمە هێنانمانەوە اینجا کاتێکیش کە من خانەنشین کرام ئەو لە دیوانی وەزارەت ئەو خەڵکە هەموو وەستاوە هیوا هەبووە چای پڕ بوو لە گریان ئەوەنە پیان ناخۆش بوو مەسەلەن ئەو برایانە هەمسەن یەکێتی بوو پارتی بوو سۆشیالیست بوو ئیسلامی بوو بە هەموو شێوەیەک کارێکم کردکەوە دڵخۆش بن وەکو پیانەوت ینی وەکو بڵین عەسرێکی زەهەبی لە وەزارەتە و هەروەها لەگەڵ حکوومەت و دیوانی وەزارەت و ئەنجومەنی وەزیرانیش کارێکمان کردووەکەوە لەسەرمان قسە نەکەن یا شتێکیەوە بەڵام گرنگ ئەوەیە ئەو کەسەی ئەبێ کارێکی ئەدرێت دەست چه پەرلەمانی بێ لە وەزارەتەکان بێ گرنگ ئەوە بە نێتێکی پاک خزمەتی ئەو میلەتە بکە چونکە ئەو میلەتە ستەمدیدەیە ماندووە ڕاستی کەواتە تۆ پاڵنەرەکەت ئەوە بوو کە تۆ پەروەردەی بزاوتێکی ئیسلامی پەروەردەی قورئان و حەدیث بووی جا من ئەگەر ئەوە نەبێ ئەوە هەمووی فەزلی خوا بوو بە فەزلی خوا ئەو شتەوە ئەوە من کردووە کەواتە چەند گرنگە ئەم جۆرە کەسانە بچنەوە شوێنانە وەڵی ئەوەش ئەوە هەڵبژاردن هەیە هەڵبژاردن ینی شاعریدان ئەبێ ئەو کەسەش بناسی ئەبێ ئاگاو لێوێ چونکی لە هەموو لایەنەکان کەسی باشەیە بەڵام
ئێمە لەناو ئەم گەلە ستەمدیدە ئەو ناحەقی و ناعەدالەتی و ئەمانە هەمووی ناڵین مسلمان ئایا مسلمانتی ئەبێ وابێت نابێ وابێ ئەبێ ئینسانی مسلمان هەرگیز درۆ نەکە ئەوە بینی کە بینین لە یەکتر نەخوێنێ پاشە قورت لە یەکتر نەکا ئایا وایە ئێستا ئەبێ ئەو خەڵکە کە شایەدی ئەدا ئەبێ بە شاهیددان دەنگەکە ئەبێ بە شاهیددان کەوا کەسێ دیاری بکە لەوێ ئەو ئەماناتە ئەو دەنگەی کە یاوێتی پێی ئەسپێرێ بەشدار بێ لە پرۆژەی ئیزاعی نەکات و جێبەجێی کە لە خزمەتی گەل و نیشتیماندا. زۆر باشە. لەم بۆعدەوە باسی هەڵبژاردنە کرد بە دۆخەکە لە ناو هەڵبژاردنە بێڵینەوە. بەڕستان وەکو بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی بڕیارێکی مێژوویتاندا لەوەی کە لە بازنەی هەڵەبجە کاندیدەکانتان ئەکشێنەوە بۆ لیستی کۆمەڵی دادگەری. ئەم بڕیارە چۆن بوو داتان پاڵنەرەکە چی بوو؟ وەڵی ئێمە بەنسبەت خۆمانەوە من لە خولەکانی پێشووتریش ئەو کاتەکە کارگەڕ و مەکتەبی سیاسی ئەوانە بووم هەموو کاتێک کتابم نووسیەوە بۆ ئەو دوولایانە ئیسلامیە کەوا بە پێکەوە بە لیستێدا بێت. اینجا ئێمە هەر کەسێ لە مزگەوتێکە نوێژەکە سوژدە ئەبە من جاری وایە بەیانیان لە مزگەوتەکە ئەچم بۆ نوێژ کە سەفی یەکەم پڕ نابێتەوە تۆ خەفەتی بۆ بخۆی نوێژی عیشا و خەڵکە مەسەلەن نایە بە تەواوەتی بەڕاستی بەداخەوە کابرای جوولەکە بۆ باسەکەن ئەڵێ ئەگەر جومعان ئەڵێ نوێژی بەیانی و عیشاوەکو جومعان خەڵکی مسلمانان کۆ بووەوە لە ڕۆژانی جومعان نوێژەکە ئەو کاتە ئێتر ئێمە تەواوی بین بەڵام ئێستا ئەوە شێوازێکی ترە کە ئەوان ئەیانەوێت لەبەر ئەوە مەسەلەی بازنەی هەڵەبجە ئێمە لە سێ شوێن کاندیدمان هەیە لە هەولێر و سلێمانی و هەڵەبجە لە هەڵەبجە جەلسە شتی واکرا چەند دانیشتنیەک هەبوو پێویستمان بە یەکتر هەبوو دەنگ بن بە یەکتر ڕێکەوتنیە کراوە چونکە ئینسان ئەگەر بتوانێت خۆزگە هەر ئەوەی هەڵەبجە یا هەموو شوێنەکانی تر ئیسلامیەکان بە یەک دەنگ بوونایە خەڵک پێی خۆشە خەڵکی عام ئێستا کە ئەو شتیان زۆر پێخۆشە کە کراوە کاردانەوەی باشی کە کراوە گرنگ ئەوەیە ئێستا مشکلەش نییە مەسەلەن ئایا کورسی بێنن یان نێنن مهم ئەوەیە ئەوان بە نێتێکی پاک چوونە ئەوە دەنگ بن بە یەکتر یارمەتی یەکتر بن پشتیوان یەکتر بن لەم کاتە ئەوان ئەگەر یارمەتی ئێمەیان پێویست بێ حەقی خۆمانە ئێمە ئەوان یارمەتی ئەوان پێویستە مافی خۆمانە حەقی خۆمانە ئازادیشی ڕاست لەبەرەوە ئێستا ئێمە بەناوی لیستی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان ژمارەمان 123 لە سلێمانی و هەولێر هەین کاندیدمان هەیە لەبەرەوە داواش ئەەکەین لەو خەڵکە جەماوەرە لەو خەڵکە دڵسۆزە لەو خەڵکە ستەمدیدەیە کە ئێستا وەکو قولەکانی پێشوو نەماوە تەزویرات بە حیسابی لیژنەی نێودەوڵەتی هەیە و کۆمیسیۆنی باڵای بەغا هەیە و دێ چاودێری ئەکا مەسەلەی هەڕەشی نان بڕین مەسەلەی فەسڵکردن مەسەلەی مەسەلەن لایەنێ یا حیزبێک یا دەسەڵاتدارێ یا جیهازێکی لایەنەکان ئاگاداری ئەوە بێ چۆن دەنگە ئەوەش هەر نییە بەتێک کەوابێک ئەمە کە دەرکەوت بۆ ئەو میلەتە ئاوایە کەوابێ بەخواستی خۆیان ئەتوان دەنگ بن بکێ جوانە ئەمە شتێکی باشە یانی لەبەرەوە لەوانەیە هەندێک خەڵک قسە بکە شتی مەسەلەن تعلیماتی ئەنێرن بۆ ئەمە بۆ ئەو بۆی خەڵک سارکەنەوە بشێوێن شێوازێکی لیان تێکجیان بەڵام یەقینیان هەبێ ئەم جارە وەکو جارەکانی پێشوو نابێت فەرقەخە لەبەرەوە پێویستە ئەو کەسانی کە ئەچن بۆ ئەوێ بۆ دەنگدان من داوایان لێکم هەموو بچێت دەنگ بە هەموو کەس چونکی بەشداری نەکردن یعنی تۆ یعنی ئەتن نەچێ وەڵام من ئیشێکم هەیە و دوای عەسرە ڕۆم و اینجا زووە ناچم و ئەوان کاکە ئەو خەڵکەی تر خواخوای ڕزی کردو تۆ هەڵمەساوی دەخەوە ئەوە چێ ڕاست لە کاتی لیستی ئیسلامی و من ئیشرافی لیستی ئیسلامی مەکرد ساڵی 92 هیوا بۆیوە ناچم دەستنوێژەکەمەشێ ئافرەتی وا بوو مەسەلەن هیوا بوو مەسەلایی دوایی ئەڕۆم هیوا بوو دەنگی نەیە
ئێسش خۆک عەدلەیەکی کەم هەیە لە ناو ئیسلامیەکانە بڕۆیان بەو دەنگ و شتانە نیە ینی مەسەن ناچن بۆ دەنگدان من ئەمڕۆ ئەڵێین هەموو کاتێک ئەڵێین یەک کەس چونکی یەک نەفەر خۆی گەورە بە ئیبراهیم هەڵێ ئومەتەن واحیدەن قانیتەن جوانە خۆی یەک ئومەتە هەر ئینسانێکی موسڵمان پابەندی تەواوی بەخوای گەورەی خۆیەوە هەبێ یەک ئومەتە جوانە لەبەر ئەوە ئینسان سربەخۆیە نابێت بێ بە کۆی لە نظامی دیموکراتی کە هاتووە هەیە دەڵێ ئینسانی کۆیلێ نابێت دەنگ بە چونکی سەیدەکەی ئەمریکی ئەکا نان بەدەستی ئەوە ئێسش بەداخەوە وای لاتوە ئەگەر دەنگ نەی بەو لیستە نانەکە دەبڕم هەڕەشەی لەکە لەبەرەوە نابێت کاکە با ئەوی ئەمسانە سربەخۆ بێ هەی بە تایبەتی مەسەنەن کە دەنگدانی تایبەت هەیە داوا لەو بەڕێزانەیەکەین لەو پێشمەرگە بەڕێزانە لە زێرەڤانی لە دژە تیرۆر لە پێشمەرگەکان هێزەکانی ناوخۆ بە عام کاکە دەنگ بن بەو کەسەی کە ئەزانی خزمەتەکە لەبەرەوە من ئەڵێم دیموکراتی ئاوە ئەگەر واژ بێ کاکە تۆش هەر وەکو سەید و کۆیلەکە و ئەولیاتوە لەبەرەوە با ئەگامان لە خۆ بێ ئینسان بین ئینسان بە صفاتی ئینسانی خۆمان دا نەماڵین لە خۆمان جا لەبەرەوە ئینشاءڵڵا داوا ئەکەین لەو خەڵکە ئەو خەڵکەی کە ئەیانەوێ خزمەتی ئەم میلەتەکە شکۆی پەرلەمان بگەڕێتەوە بۆ شوێنی خۆی هێزی پێشمەرگە بێ بە هێزی نیشتیمانی هێزێکی نیشتیمانی خزمەتی ئەم گەلە بکە لەبەرەوە تا ئێستا لە ساڵی 92 تا ئێمە هەوڵین بۆ دەستورێک نەنووسراوەتەوە طبعا ئەم دەستورە خۆ ئەگەر هەبێ ئەوە نابێ ئەوە تا مەسەلەن وردە خەریکە وەزیری مالەکەی ئەمە ئەبێ بە سندوقێک ئەمین سندوقێک وای لێ هاتووە لەبەرەوە کاکە ئێمە لەوە پێش مەسەلەن سیاسەتێکی سەربەخۆ دارایەکی سەربەخۆ مەسەلەن هەموو ساڵێک سیوێکی 12 کە مالی ئەگەڕایەوە بۆ شوێنی خۆی مەرکەزی خۆی کە بڵێن بەغایە ئەبێ میزانیە تەواو بواە چی هەیە سەرف کردایە ئەگەر سەرف نەکردای بە بگەڕێتەوە بگەڕێتەوە خۆی وایە نظامەکە وایە ئێستا و نەکرێ ئێستا شێوازەکەی ئەوەتە ناشەفافە بەتەکیت کە ناشەفافە وایان کردووە جەماوەریان لە خۆیان تووڕە کردووە ئەبێ کارێ بکەیت و ئەم جەماوەرەیە ئەو خەڵکەیە ئەکا بە پەرلەمان ئەو بە ئەوزان دیفاع لەم خاکەیەکە هەمومان بەشدارین اینجا هەمومان بەرپرسین کە ئەم نیشتیمانە پارێز مەسەلەی ئیسلامیەکان کاکە قەت ناتوان ئەوانە کوردایەتی بە ئێمە بگۆڕنەوە لەوان زیاتر کوردین لەوە زیاتر نیشتیمان پەروەری لەبەرەوە کارمان کردووە اینجا ئەو لایەنانە مەسەلەن کەسێکی وەکو من ئەوە 46 ساڵە لەم ساحەم لەم گۆڕەپانە هەمویان مناسن حەزەکەم بە گوێ یەکتر بکەین پێشنیارێ ئەکرێت لەلایەن برایەکی بەڕێزەوە ئەگەر لەلایەنەکەی تر بێت بە هەمووان وەریگرین ئەمە بۆ خزمەتی عامە بۆ خزمەتی ئەم میلەتەیە بەسە ئیتر بەسە بەڕاست زۆر باش دەستخۆش ماوەستا بەڕای تۆ ینی چکار و پرۆژێکی ئیسلامی هاوبەش گرنگکە کە لەم کاتەیە بکرێ بە تایبەت لە پەرلەمانەکە خەڵکی مسلمان دەنگدەن بەم دەستە ئەمینانەی هێزە ئیسلامیەکان خۆی نەکراوە خاڵی هاوبەش لەناو هەمومانە هەیە لەناو هەموو هێزە ئیسلامیەکان هەر غەیری مسلمانەوەکو بڵین کوردستان پاراستنی ئەمنی قەومی ئەم وڵاتە ڕاست پاراستنی نیشتیمانی ئەم وڵاتە اینجا یەکڕێزی ئەم وڵاتە بەڵام بەنسبەت ئەوەی کەوا مەسەلەن ئێمە ئەڵین و تووشمانە حتا لە ساڵی 92 کۆبوونەوەیە کراکەوە دەستور دانیان نوێنەری ئێمە مامەسا ئەحمەد کاکە مەحموود بۆ لەوێ لە کۆیە کاکە وشەی بسمیلایانە نووسی سەرەتاییەکە نانێش یعنی قسم ئەوەیە یعنی مجادلە کرا مناقەشە کرا چۆن ئەمین المهم ئەوە شتی دووریش هەیە بەس ئیسە ناکرێت لەم باسانە لەبەر ئەوە خاڵی هاوبەش لە ناهەمووانە هەیە بەڵام وەکو ئێمە باسم کرد لەوە پێش ئەم گەلە گەلێکی مسلمانە عێراقێکی مسلمانە دەوڵەتێکی ئیسلامیە دەستوری هەیە عێراق ئێمەش لە ناو دەستورەکە هەرێمی کوردستانیش بە ڕسمی هەیە و ناسراوە ئەو ناشتانە و خاڵێکی گرنگی تیا هەیە ئەڵێ هەر قەرارێک دەرچێ پێچەوانەی شریعەتی ئیسلامی بێ نابێ دەرچێت ئێمەش کە ئەڵێن ناڕازین
هەر بریارێک لە پەرلەمانی ئەم کوردستانە دەرچێک کە پێچەوانەی سەوابیتی ئەحکامی ئیسلامی بێ ناڕازی نامانەوێت تەئیدی ناکەین. ئیتر ئەمە خۆ ئەو خەڵکەش ئەتا ئێستا الحەمدوللا نەیتوانێ بڵێ من وا ئەەکەم. ئەمە بەڵام ئەگەر تۆ لەوێ نەبی وجود و نەبێ ئەو کەسەیتر ئەو خەمخۆری کە تۆی ئیسلامی ئەیخۆی ئەو نایخوا یا لی نازانێ یا حاڵی نییە یا شارەزانیە لە بەوشەوەی وەکو ئەو کابرا کە دکتۆرای هێناوە اختصاصی خۆی هەیە لەو مادەیە و کابرایتر هەیە مەسەڵەن فیزیایە خۆ من کابرای فیزیام لێ نایە هەر ئەلمانیەت ڕێ بەوەش نادا ئەتر ئەوە ئەلمانە خۆی خۆ فکرە نییە ئەلمانەتیش شێوازێکە هاتووە مەسەڵەن باس ئەکرێکەوە ئەو باسیەوە کادین و دەوڵەت کاکەم ئەلمانەتە کاتی خۆی کە هاتووە دژی ڕیجالی دین بۆ سقوڵکی خوفران بووە لە ئەوروپا ئەم خوفرانە هەر هینەکەیان دینەکەی خۆیانیان شێواندووە لەبەرە ئەو خەڵکە کە هەڵساوە دژی ئەوانە هەنا ئیسلام ئاخر پەیامی خوایە و بۆ ئاخر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم محەممەد صلی الله علیه وسلم کە هاتووە ئەمە تەواو ئیتر هیچ دینی تر شێوازێکی تر بەڵام هەر ئیسلام ڕێگەی یاوە هەر دینە هەرێکە دینی خۆی لەکم دینکم وەلیە دین ئەوە هیچ علاقەیەکی بە ئێمەوە نییە بەڵام ئاینی ئیسلامی پیرۆز هاتووە کەتەلۆکی ژیانە خوای گەورە ناردوێتی ئاخر پەیامی خواییە کەوا لەسەر ئەم دینە بڕۆن کەواتە لەم بوعدەوە باسی ئەوجا مەسەلەی ئەوەیش پرۆژە ئەو برا مسلمانانە ئەو برا کە حیزبی ئیسلامین هەمووی مسلمانە خەڵک بەڵام وەکو لایانی ئیسلامی حەقی خۆیانە کە چوونە پەرلەمان یەک مثلەن یەک تەوجیهان هەبێ یەک شتیان هەبێ هەر شتێکیش بەرژەوەندی کوردستانی تیابێ نیشتیمانی تیابێ قەومی کوردی تیابێ لەوان زیاتر زۆر زیاتر تێکۆشن و ئیمزای بکەن بۆیان ڕاست کەواتە باسی ئەوەت کرد نمونەیەکی زۆر جوانە تێنایە مامۆستا باسی ئەوەی کۆیت کرد کە نوێنەری بزوتنەوەش لەوێ بەشدار بوو و مشتومڕ دروزوە لەوەی کە نیانویست بەس بەداخەوە تا ئێستا جێبەجێ نەکراوە هێن تەوان دەستورەکە چەند ئەخوازین ئەم پەرلەمانە خاڵی یەکەمیان ئەوە بێ بۆ لە نووسینەوەی دەستورە تا چەند گرنگە خەڵکی ئیسلامی بچێتە پەرلەمان بۆی کە ئەو خاڵانی باست کرد لە مەساڵحی گەل و میلەتا بێ لایانی ئیسلامی لەوەیە تایە بەشداری کارای هەبێت تەمانەویش کاتێکە بێت کە زۆرینەی بەشێکی زۆری پەرلەمانتاری ئیسلامی تیا بێ وەڵا خەڵکی دڵسۆز هەر کەسێ دڵسۆزە لەم کوردستانە بڕاتە ئەو پەرلەمانە ئەوەیشی ئیسلامیە کە شارەزایە لە فقی ئیسلامی لە شریعەتی ئیسلامی کە قسەیان بۆکە ئەو خەڵکە هەمووی بە گویانەکە کەم کەس هەیە خوا نەخواسە بە ئاشکرا بڵێ من دژی ئەو ئینەم شادیش دەرەچی هەر شتیوە لەبەرەوە ئەو خەڵکە دەستپاکە دڵپاکە ناسراون هەر کۆڵیانێک هەر گەڕێکێک هەر لادەیەک هەر شارێک هەر پارێزگایەک هەموو یەکتریە ناسین ئەو کەسە چاکە دەمپاکە دەستپاکە دەنگیان بۆ بن ئێمە ئیسا ژمارە ئێمە 123 کاکە ئیعلامیمان نییە مەسەڵەن رادیۆ تەلەڤیزیۆنمان نییە مەگەر ئەو خەڵکە داوایان لە یەکەم ئەو خەڵکە ئەچێتە ئەو دەنگدانە ئینەکە ئێمە ببینێ دەنگمان بۆ بن ئەوە مەگەر وا ببینی خۆی ئەمە دەسەڵات و ئیمکانیات و ئەوشتانە داوایان لە یەکەن لەبەرەوە اینجا ئەو کەسە مسلمانە پاکە دەستپاکە ئەو خەڵکە دڵسۆزە کە دڵسۆزە بە خاک و نیشتیمان بە قەومی خۆی حەزەکەین دەنگیان پێ بدرێت باش لەم بوعدەوە مەوێش شتێک بڵێم کە ینی دۆخی کاری ئیسلامی لە هەرێمی کوردستان چۆنە بینی وەکو شێوە عامەکەی مەسەلەن ئێستا بینین مەجموعەیەکە بینی پێوترێ سەلەفیەت مەجموعەیەک پێوترێ سۆفی مەجموعەیەکە وترێمە حیزبە ئیسلامیەکانن بە چەند ناوێکەوە ئەمە پێتوانیە دەستێکەیە ئێوێت هەر یەکە و لە شوێنێکەوە پەرتەوازە بێت و ئێوە وەکو حیزبە ئیسلامیەکان چی ئەکەن بۆ ئەم دۆخە نزیککەنەوە لە یەکتر و نەمێنێ بەنیسبەت ئێمە هەر کەسێکمان پەیڕۆ و پرۆگرامێکی خۆی هەیە ئەو پەیڕۆ و پرۆگرامە لە شریعەتی ئیسلام نابێ دەرچێت یعنی هەڵقوڵاو و هەڵەزنی قورئان و سونەتە جاران ئێمە چی یەکەین ئەگەر ئەو مەسەڵەن ئەوە نەکەین اینجا مەسەلەی ئەو ئیسلامی حەقیقی و ناحەقیقی و ئوسوڵی و نازانم چۆنی ئیسلام یەک ئیسلامە لەبەرەوە ئەوانش کە مەسەڵەن هەیە ئەبێ وا بکرێت
خەڵک لۆمایان نەکات ڕفتارێک قەی ناکە من تەنزیمێکی خۆم هەیە جیایە ئەوش تەنزیمێکی خۆی هەیە جیایە بەڵام هەمووی دێتەوە سەر قورئان و سونە ئەبێ بینەوە سەر چاوەکە لەوانەیە بۆ چوون جیایە ئێستا حکومێکی ئیسلامیش نییە کە عام هەمووی بڕۆنە بڵین ئەمە ئەوەیە ئەوەیە ئەبێ وڵاتێک حکومێک حاکمێکی ئیسلامی کاتی خۆی خۆی چەند ساڵ هەزار و چەند شتێ زیاتر ئیسلام حکومی ئەم وڵاتە شەرقی ئەوسەتی کردووە وڵاتانی ئیسلامی کردووە کەم و کوڕی بووە لە ئینسانەکانە بەڵام لە تەطبیقی شەریعەتا نەبووە نابێ بکرێت لەبەرەوە تۆ ئەوەنە مهم نی لە جیاتی شەریعەتا تۆ فتوا بە یا شتێکیوە یا زەرب بێنی بە ئەم و بە ئەوواک ئەمە وایە و ئەوە وایە ئەوە مسلمانیە و ئەوە ئەچێتە جەهەنم و ئەوە چی بەس زاهیرە شەرعبین ئەم ئاياتە مەسەن هەر کەسێ نوێژ نەکە خوا بەیانی کردووە کە عەزابەکەی چی هەر کەسێ دزی بکە فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕوونی کردووەتەوە کە ئەمە سزاکەی چۆنە هەریکێ زینا بکە یا درۆ بکە جارێک خراپترین شت بۆ ئینسانی مسلمان کە پێغەمبەر صلی الله علیه و سلم چەند جار بەیانی کردووە مسلمان نابێت درۆ بکە درۆکردن ئەمڕۆ بووە بە ئاو خواردنەوە و شتێکیوە لەبەرەوە با خۆمان یەکلا بکەینەوە بۆ لای خۆی بە مسلمانان ئەڵێم بە خۆم پێشە وتان خۆمان یەکلا بکەینەوە بۆ لای خۆی پەروەردگار با تەسلیمی ئەوامیری خوا بکەین با ئەو فەرمودانەی پێغەمبەر صلی الله علیه و سلم باشە ئێمە ئەڵێن ئەم گەلە ئاوایە ئەوەی باتت بە حسابی ئەمە مسلمانی ئێبی نابێت بەگوێی خوا پێغەمبەری خوا بکەین صلی الله علیه و سلم نابێت بەدڵ نییە ئەی چۆن اینجا ئەو وەختە ئیتر خەڵکەکەی تری شادمان نەبێ ئێستا ئەو تۆزە ئەم هەنگاوەی لە هەڵەبجە نراوە ئەو مسلمانە عامە زۆر خۆی دڵخۆش بەدڵ نییە ئاواتیانە مەسەلەن بەدڵ نییە لەبەرەوە ومێتەیە مەمۆستا ینی ئێوەی وەکو لایەنە ئیسلامیەکان نزیکبوونەوەی زیاترتان ئەوە ناخی ئیسلامی ئەوە ناخەکان زۆر مهمە ناخی ئینسانەکە چونکی هیدایەتیش خۆتان نەزانن بەدەستی خوایە هەموو ئەوامرێک بەبێ ئەمری خوا ئەمر إن الأمر كله لله لەبەرەوە ئەبێ بیر بکەینەوە تووشی هەڵە و ناخۆشی ئەوانە تەوبە بکەین لای خۆی پەروەردگار بگەڕێنەوە بۆ سەر قورئان و سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم بعضی مەسائلیش هەیە مەسەلەن جەنابەت ئێستا لەگەڵ منی پێکەوە وەزارەتێک هەیە بەشێک هەیە ئۆرگانێک هەیە دەستگای علاقات هەیە دەستگای ئەعلامی هەیە کاکە ئەم منهەجە ئەڵێ ئەوا بڕۆن تۆ ناڕۆی خۆ بن کاکە ئیمتیازی من قیامەتە قیامەت چی باشە بۆ قیامەتی من ئەوەکەی ئیتر ناکرێ خۆ تۆ هەر وابەستە بێ وابەستە بە هەر بڵی بەڕشتی مردانە قەسەم ئەمەش ئەگەر شەریعەت پەسەندی نەکا گەورەترین زوڵم لای خۆی گەورەترین حرام لای خۆی پەروەردگار زوڵمە زوڵم بە ناحەقی شایەتانی بە ناحەق ئێستا ناچین بۆ سنووقی دەنگدان ئێبابە هەم شایەتانی بە ناحەق یعنی پشتیوانیکردن لەستەمکاران ڕاست لەبەرەوە ئەوێ ئاگامان لەخۆ بێ باسی ئەوە شکر ئایا ئیسلام مەسەڵەن ئیسلام بڵێن زووتر خەڵک هەمووی مسلمان بوو هەندێک فکرە و شتیوا هەبوو کە شوعیەتی و ئەوانە و عەلمانیەت و مولحیدی و ئەو شتانە هاتوۆتە پێشەوە نەبووە بەڵام کە هات ئەمڕۆ مسلمانان زیاتر خوێنەوارترن زیاتر شارەزان زیاتر گەنج هاتوۆتە پێشەوە الحەمدولله ئەوەش یعنی شانسێکە خۆشبەختیەکە بۆ ئیمانداران ئەتر ناڕەحەتی و دەربەدەری و مەسەڵەن ئێستا حەماس بڕوانە هەمووی چی بەرامبەرەکرێ لەوانەیە وڵاتانی عەرەبی هەبن حەزکەن بفەوتێ بەڵام ئەوەتە مقاومەیان کرد کە مقاومەیان کرد ئەوەتە کاکە بیر بکەنەوە ئەو زاڵمە ئەو ستەمکارەی کەوا ئەو هەموو هاشوشۆیەکە ئینسان مقاومە بکە بە چۆکایەت ئێمە حەزەکەین مەسەلەن مداراکردن و پێکەوە ژیان هەر دینێکی هەیە هەر مەزهەبێکی هەیە وەکو خۆی بەڵام وا نەکا تەئسیری هەبێ مەسەلەن بۆ ئیسلامی پیرۆز جوانە زۆر باشە ماوەسە لە کۆتاییە ئەمێت هەم لایەنە ئیسلامیەکان هەم دۆخی هەڵبژاردن بە کۆتا پرسیار دابنێم لەوەی کە
وەکو بەڕێز باس کرد زۆرینەی مسلمانان لە بازنەی هەڵەبجە بەم هەنگاوە لێک نزیک بوونەوە زۆر دەڕۆژ خەڵکی منتیقەکان بەڵێ بەتەکیتر خۆش مەبەستم ئەو هەنگاوەی لەوێ هەڵەبجە بڵێن بەڵێ مسلمانان لە هەرێمی کوردستان زۆر پێی دڵخۆش بنەوەنە وەکو هەڵبژاردن کەواتە کۆتا پەیام وەکو کەسایەتێکی دینداری ناو بزاوتی ئیسلامی پەیامە چییە بۆ زۆرینەی مسلمانی هەرێمی کوردستان کە بەشێکی لەوەیە ئێستا دوودڵ بێت و بەشێکی لەوەیە ئەسڵەن کاریگەری حیزبی علمانی بەسەرەوە بێ و مسلمانە ئەهلی نوێژیشە بەڵام دەنگەدا بە هێزێکی علمانی کەواتە ئەمەوێت بزانم چەند گرنگە یەک ئەندام پەرلەمانی مسلمانی بۆ خوا سوڵحاو کە دیفاع لە دین و ژینی خەڵکە لە پەرلەمانە گرنگە وەڵڵی وەکو باس کردەوە پێش مسلمانێک لە حەقیقەتی ئیسلام گەیشتە بێ لە قورئان و سونەت شارەزا ببێ خۆی ئیسلامیەت یعنی هەڵوێست ئێستا کاتی هەڵوێست زۆر مهمە ئەمە هەڵوێستە ئێمە چینە مزگەوتەکان لایەنەکانی ترکە لەم کوردستانە هەن لایەنە کوردیەکان جاری وایە لە سەفی پێش و نوێژەکەن ئەمە برایەکی مسلمانە پێمان خۆشە لە مزگەوت تا یەکتری ئەبین یەکتری دڵخۆشین بەڵام پەیام و پەیڕەوی ئەو حیزبە ئەبێ ئاگای لێوێت چییە ئەبێ ئاگای لێوێت ئەگەر ئاگای لێ نەبێ خراپە ئەگەر ئاگایشی لێبێ و بێکا خراپترە بێ جا لەبەرەوە وەکو باسم کرد هەر کەسێک ڕەئسی حکمە مەخافەتە وڵە کە ئینسان لەخوا ترسا ئەو ئیمزایی کە ئەکا ئەوە شایەتی دا بۆ ئەوەی مەسەلەن مامۆستا ئەحمە بێتە ئەو شوێنە کەسێکی لەو باشتر بوو لەو چاکتر بوو خزمەتی ئەم نیشتیمان و گەلەی ئەکرد خزمەتی عەقیدەکەی خۆی کرد گوناهبارە بێکەوە دەنگی بۆ ئەوتر ناو بۆ ئەویاوە لەبەرەوە خەڵکەکە ڕۆشن بیرتر بووە خەڵکەکە شارەزاتر بووە ئەم تەمەنەی ئەم 30 ساڵە حکومڕانیە ئەبێ هەوڵ بدرێت و بە دەستی دەنگدەرانیشە گۆڕانکاری بکرێت گۆڕانکاری لە چی لە شێوازی حکومڕانی ئەمڕۆ ئەو شێوازەی کە ئێستا هەیە ئەبێ هەوڵ بین ڕزگارمان بێت هەم ئێستا مەسەلەن معارەزە کە هەبێ بۆ حکومەتێک هەر حکومەتێ ئەم معارەزە ئەوێ ئەو حکومەتە ڕێکتر بێت باشتر بێت خۆی چاکە ئەو بەرنامەی کە دانراوە ئێستا مەسەلەن سبەینێ ئەو خەڵکێکی بەرنامەیە دانێ بەرنامە بۆ ئایندەی ئەو 4 ساڵە بۆ هەم وەزارەتەکان بۆ هەم مراقیبە بێ بەسەر وەزارەتەکەەوە هەوەها یاساش دانێت ئەبێ لە یەکی باتەوە ئەم ئینسانە بۆ ئەوە چێکەوە مراقیب بێ یاسای باش دانێ وەکو پێمان وت دژایەتی نەبێت لە ئەحکامی شەریعەتی ئیسلام هەروەها خزمەتی ئەم گەلە بکە مەسەلەن بۆ وای لێ هات اینجا شتێکی تریش لەم کوردستانە خۆیشە لە جنوب و وەسەط و ئەوانە ئەحزابەکانی تریش لەوانەیە زیاتر لێرە گەندەڵتر بن بەس هەندێشت هەیە لەبەر ئەوە ئەمانە ئەوە نەچونکی هەچی خەڵکی کوردستان بە تایبەتی لادیەکان شۆڕشیان دروست کرد لادەکان ئەم هەرێمەیان دروست کرد خەڵکی زەحمەت کێش کە شەو و ڕۆژ لەگەڵ ماڵی ئەوان و نانی ئەوان و کورە هەمووی هەرێکە بەشی خۆی شەهیدێکی یاوە لەبەر ئەوە ئەبێ بیر بکەنەوە ئینسان ئاگای لەوێ بەیانیەت دوو بەیانیەت هەموو کەسێک ئەڕوات مێژووی ئینسان بۆ خۆیان دروستکەن ئەمڕۆ ئەو نابا ئەم برایەکی تر بێ با خوشکێکی تر بێ خۆشەت نییە کاکە خۆ تۆ تا بەو نەکردووە هەر تۆ نیە حاکمی ئەم وڵاتە هەموو خەڵکەکە ئەبێ بە هەموو بەم نیشتیمانە بەم قوارەی کە هاتووە بەو شێوازە 100 ساڵە ئەو میلەتە خەریکە خەڵکانی وڵاتانی تر بە یەک چەپڵە حکمی ذاتی و سەر بە خۆیان وەرگرت بەسە بابە بەسە جوانە زۆر سپاس کاک حاجی کامیلی حاجی علی ڕابەری گشتی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان لەم دیدارە لەگەڵمەوەی زۆر سپاس مادومان کردن زۆر سپاس بینەرانی ئازیز و خۆشەویست
زۆر سپاس بۆ بینەری ئێوەش تاوەکو ئێستا بینەرمان بوون تا دیدارێکی تایبەت بەخوای گەورەتان ئەسپێرم کاتێکی خۆش.